لە ساڵی 2023ەوە زەوی بۆ دروستکردنی نەخۆشخانەی هیوای گەورە دابین کراوە، بەڵام تاکو ئێستا هیچ بڕیارێک لەبارەی دروستکردنی بینەی ئەو نەخۆشخانەیە نەدراوە لەلایەن وەزارەی تەندروستیەوە. بۆیە کارگێڕانی نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی گلەییان لە وەزارەتی تەندروستی هەیە و دەڵێن نەحەقیان بەرامبەر کردوین. من بۆ زانینی زیاتر ئەچمە لای دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا. کاکتۆر سڵاوە لێبێت. هۆکار چییە تاکو ئێستا نەخۆشخانەی هیوای گەورە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە زەویشی وەدابین کراوە؟ سپاس دەکەم. بەڕاستی من وەکو ئیدارەی نەخۆشخانەی هیوەکو ئەندامێک لە ئەنجومەنی سنووق هیچ بیانیێک نابینم بۆ دروست نەکردن یان دانانی بەردی بناغی نەخۆشخانەی هیوای گەورە، لەبەرەوەی لە ڕووی داتا، لە ڕووی ئەو سەرچاوە مرۆیی کە لە نەخۆشخانەی هیوا هەیە، لە ڕووی ئەو خزمەتگوزاریە تەندروستی کە هەیە، لە ڕووی دابینکردنی زەوی لە باشترین شوێنە بە سوپاس و لەلایەن ئەنجومەنی شارەوانی شاری سلێمانیەوە و لەگەڵ پێویستی زۆری ناوچەکە و هەموو هەرێمی کوردستان بەبوونی هیوایەکی گەورە، لەبەرەوە من هیچ بیانیێک نابینم کە دەبوو جێبەجێ بکرێ. و تەنانەت ئێمە لە ماوەی ڕابردوو لە ساڵی تەنانەت 2021 لە ئەنجومەنی سندوق کە لیژنەیەکمان پێکێنا تایبەت بە پرۆژە استراتیجیەکانی سندوق، یەکێک لەوانە کە تیای بوو دانانی بەردی بناغی هیوای گەورە بۆ لە قۆناغی یەکەمدا لەبەر ضرورێت و پێویستی شوێنەکە بەوەی کە دروست بکرێ. هەر ئیمڕۆ ئەگەر سێرێکی خوارەوە بکردایە دەتبینی کە تۆ ئەڵی لە شوێنێکی دیانی باوەڕناکەم هیچ دایرەکە بێستا بم بەیانی ئەوەنە قەرەباڵغ بێ بەقەدەر نەخۆشخانەی هیوای شاری سلێمانی. لە کاتێکا خۆت دەزانی خۆ ئەم نەخۆشخانەی لێرەن هەمووی شاری سلێمانی نینی، پارێزگارەکانی تری هەرێم و عێراقن. بۆیە من هیوادارم بە زووترین کات بابەتی نەخۆشخانەی هیوای گەورە یەکلایی بکرێتەوە و لەگەڵەوەشدا ئەو لیژنەی کە چەندین جار لە ئەنجومەنی وەزیران لەگەڵ خودی خۆم بە تەلەفۆن قسەمان کردووە، وعدی ئەویان داوە کە سەردانی شاری سلێمانی بکەن و کار لە سەردانانی بەردی بناغی هیوای گەورە بکەن، چکە لە ئاخیردا ئەمە خزمەتێکە بۆ توشبوانی شێرپەنجە لە زاخۆ تا خانەقی.